بەردەوامی هونەر بەمانای بەردەوامی ژیان ناوی ئەو ئۆرکێسترایە بوو کە ئۆرکێسترای سلێمانی سازی کرد. ئەو هونەرمەندانی کە کاریان بۆ ئەم چالاکیە هونەریە کردووە خۆشحاڵن بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاونیشتیمانیان لە ئۆرکێستراکەیاندا و دەیانەوێ لە چالاکیە هونەریەکان دانەبڕن. هەندێک کەسێ بلیتیان کڕی و نەشاتونەکو پاڵپشتی بۆ کاری ئۆرکستراکە هیوادارم توانین لە هۆڵی پرۆفیشناڵترا کاری ئۆرکسترا ئەنجام بدەین لە سلێمانی و لە مشارەکانی دیکە کە بەداخەوە هیچ هۆڵێکی تایبەتمان نییە بۆ پێشکەشی کاری ئۆرکسترای لە هەرێمی کوردستاندا. ئەندامانی ئۆرکێسترای سلێمانی دەڵێن بەم چەند پارچە میوزیکە پەیامێک دەگەیەنین کە کورد لە هونەر و بەدەستهێنانی ئاشتی ناوەستێ. مەسیجە بۆ دژمنانی خۆمان کە مۆسیقاشۆن کە خۆی زمانی ئاشتیە کۆنسەرتی ئەم جارە تۆزە فەرقەکات مادەیەکی تایە کە تازێ بەڕاستی کە شێوازی فانتازی تایە لەعینەن کاتیشە مەقتەعی هۆرەی تایە. هاونیشتیمانیان چالاکی هونەری بە دەرفەتێک دەزانن بۆ ئەوەی کەمێک باسوخواسی قەیرانی دارایی و شەڕی داعش و کێشەکانی دیکان لەبیر بچێتەوە. ئەچێ دنیایەکی ترە لە دنیای خەیاڵاژیت ئەچێ دنیایەکی تر لە ئاڵۆزەکانی ژیان تێپەڕێت ئەچێ سادەیی. هاتمەوە کە سەرەکە خەیاڵم لای مۆزیژەن و مۆزیکەکان بوو دوورکەوتمەوە لە جەنجاڵی ژیان و بەڕاستی ئارامەیەکی تەواو ینی جەستەمی داپۆشی و زۆر باش بوو. ئۆرکێسترای سلێمانی ساڵی 2002 دامەزراوە و ساڵانە زیاتر لە 2 کۆنسەرت ئەنجام دەدات. کۆنسەرتەکەی ئەم جارەش لە 3 بەرهەمی کوردی و 3 بەرهەمی کلاسیک پێکهاتە بوو کە 42 ژەنیار تێیدا بەشدار بوون. هونەرمەندانی باشووری کوردستان دەیانەوێت لەم قەیرانی داراییەدا کەمێک ئاڵۆزیەکانی ڕۆژگار بە مۆسیقا لە بیری خەڵکی ببەنەوە چونکە پێیان وایە تەنیا هونەرە دەتوانێت کەشێکی ئارام دروست بکات. لیزانە من ڕوودا و سلێمان